فاتح خوسرەوی وێنەگر و وەرزشوانی ناسراوی شاری بۆکان لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و پاشان بۆ ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە گواستراوەتەوە. بەپێی هەواڵی هێرانە فاتح خوسرەوی ڕۆژی سێشەممەندەی پوشپەر لە شوێنی کارەکەی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و دوکانەکەشی پلۆم کرا. ئەو وێنەگرە کە پێشتر بۆ ماوەی 11 ساڵ ئەندامی تیمی والیباڵی شاری بۆکان بوو سەرەتا لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و ڕۆژی یەکشەمە 22 پوشپەر بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری بۆکان گواستراوەتەوە. تا ئێستا سەبارەت بە هۆکای دەست بەسەرکردنی ناوبراو هیچ زانیاریەک لەبەردەستان نییە، بەڵام هاوینی ساڵ 1389 بە هۆکاری سیاسی لەلایەن هێزە ئەمنیەتەکانی شاری بۆکان دەست بەسەر و پاش یەک مانگ بە دانانی بارمتە ئازاد کرابوو. لە ئەگەری تەوابوونی پرۆژەی سەدی تاڵەوار 22 شوێنەواری مێژووی ناوچەی بیجار لەناو دەچن. بەهۆی کەمی ئاو و وشکە ساڵی لە ناوەندی ئێران یەکێک لە پرۆژەکانی دەوڵەتەکانی نۆهەم و دەهەم گرتنەوەی سەد لەسەر ڕووبانەکانی کوردستان و ڕاگواستنی ئاوەکەیان بۆ شارەکانی ناوەندی ئێران بوو. هەر لەو پێناوەدا گەڵاڵەی 11 سەدیان لە پارێزگای سنەدا ڕشت. سەدی تاڵەوار لە ناوچەی بیجار یەکێک لەو سەدانەیە کە لە ئەگەری گرتنەوەی 22 شوێنەواری مێژووی کە 11 دانیان شوێنەواری مێژووی و گرنگی ئەو ناوچەیەن کە دەیگێڕنەوە بۆ فەرهەنگی دالما کە یەکێکە لە کۆنترین شوێنەواری مێژووی دەکەونە ژێر ئاو. سەرەڕای ئەوەی کە دەشتەکانی قوروە و بیجار بۆ مەبەستی کشتوکاڵ پێویستێکی زۆریان بە ئاو هەیە، 80% ئاوی ئەو سەدە بۆ قەرەبوویکردنەوەی ئاوی خواردنەوەی شاری زەنجان تەرخان کراوە و بەڕێوەبەری ئەو پرۆژەیە کە شرکەتی ئاوی ناوچەی زەنجان هیچ ڕێگا چارەیەکی بۆ نەجاتی ئەو شوێنەوارانە نەدۆزیوەتەوە. جێگای ئاماژەیە کێشەی کەمی ئاو لە ناوەندی ئێران بۆتە گرفتێکی جددی بۆ دانیشتوان و کۆماری ئیسلامی بۆ چارەسەری ئەو کێشانە ڕووی کردوتە گرتنەوەی سەد لەسەر ڕووبارەکانی ناوچەی کوردستان و ڕاگواستنی ئاوەکەیان بۆ ناوەندی ئێران و ئەو سیاسەتەش جۆرێک بە تاڵانبردنی سروشتی کوردستان و تێکدانی ئێکۆسیستمی ئەو ناوچەیەیە. بنەماڵەی زیندانی سیاسی ئەعدامکران شیرین عەلەمهولی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە گوشاریان خراوەتە سەر کە نابێ وێنە و ژیان نامەی شیرین بخەنە بەردەست میدیا کوردیەکان. بەپێی هەواڵی نیسان نیوز ئەمڕۆ یەکشەمە 29 پوشپار هێزە ئەمنیەتەکانی شاری ماکۆ بنکەیەکیان لە نزیک ماڵی شیرین عەلەمهولی دامەزراندووە بۆ خستنەژێر چاودێریکردنی بنەماڵی ناوبراو دەستیان داوەتە پشکنینی ماڵەکەیان. هێزە ئەمنیەتەکان هشداریان بە باوکی شیرین عەلەمهولی داوەکە نابێ وێنە و ژیاننامەی شیرین بخەنە بەردەستی میدیا کوردیەکان و لە ئەگەری بڵاوبوونەوەی دوکومنت سەبارەت بە شیرین لە میدیا کوردیەکان بەپێی یاسای کۆماری ئیسلامی هەڵسوکەوتی لەگەڵ دەکەن و دەست بەسەر تەواوی ماڵ و داراییەکەیدا دەگرن. پێشتریش هێزە ئیتلاعاتیەکان لە کاتی بەڕێوەبردننی ساڵیادی ئەعدامکردنی شیرین عەلەمهولی دایک و خۆشک و مام و ئامۆزا و باوە گەورەی شیرینیان دەست بەسەر کردووە و پاشان بە دانانی بارمتە ئازاد کرابوون. شیرین عەلەمهولی سەر لە بەیانی 19 گوڵانی ساڵ 1389 لەگەڵ فەرزاد کەمانگەر، عەلی حەیدەریان، فەرهاد وەکیڵی و مێهدی ئیسلامیان لە زیندانی ئێڤین ئێعدام کران. ژمارەیەک لە شارومەندانی خەڵکی شاری سەقز بەهۆی نەبوونی ئاوی خواردنەوە لە بەردەم ئیدارەی ئاو و ئاوەڕۆی ئەو شارە کۆبوونەوەیەک وەڕێ دەخەن. لەگەڵ هاتنی وەرزی گەرما بەشێکی زۆر لە گەڕەکەکانی شاری سەقز تووشی کێشەی کەمی ئاو بوون و بەو مەبەستەوە بۆ ناڕەزایەتی دەربڕین لە بەردەم ئیدارەی ئاو و ئاوەڕۆی ئەو شارە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان سازدا. ماوەی چەند ساڵە لەگەڵ هاتنی وەرزی گەرما گەڕەکەکانی تەپەی ساڵەحاوا، تەپەی ماڵان لەگەڵ گرفتی نەبوونی ئاوی خواردنی پاک ڕوبەڕوو دەبنەوە و تا ئێستاکەش بۆ چارەسەری ئەم کێشەیە چەندین جار بە شێوازی جۆراوجۆر سەردانی دەستگا پەیوەندیدارەکانیان کردووە، بەڵام تا ئێستاکە هیچ هەنگاوێکی شیاو بۆ چارەسەری ئەم کێشەیە لەلایەن بەرپرسانی پەیوەندیدار هەڵنەگیراوە. قەیرانی کەم ئاوی لە کاتێکدایە کە بەشێکی زۆری شارومەندانی شاریشنۆ بەهۆی کەمی ئاو هەروەها پیسبوونی ئاو سەردانی گوندەکانی دەوروبەری ئەو شارە دەکەن. ئەو بنەماڵانە بەهۆی ئەوەی چەندین جار هەستیان بە پیسبوونی ئاوی شاریشنۆ کردووە، تەنیا بۆ شۆردنی جلوبەرگ و هەندێک کاری ئاسایی دیکەی ناوماڵ کەڵک لە ئاوی سەرەکی شار دەگرن و بۆ ئاوی خواردنەوە ماوەیەکی زۆرە سەردانی گوندەکان دەکەن، لەگەڵ ئەوەی خەڵکی ئەو گوندانە بە سنگ فراوانی و ڕوبەڕی خەڵکی شاریشنۆ دەبنەوە. بەڵام لە هەمان حاڵدا ڕۆشتنی بە لێشێواوی خەڵکی شار بۆ ژمارەیەک لەو گوندانە کێشەی جددی بۆ دروست کردوون. وەک باس دەکرێت تا ئێستاکە لەلایەن بەشێکی زۆری خەڵکی شاریشنۆ
ڕوو لە دەستگا پەیوەندیدارەکان لەمەڕ باشترکردنی ئاوی ئەو شارە چەندین هەڵدراوە، بەڵام تا ئێستاکە هیچ هەنگاوێکی بەکردەیی بۆ ئەو کێشەیە هەڵنەگیراوە. هەر سەبارەت بە پرسی کەم ئاوی لە کوردستان بۆ ماوەی چەند ساڵە لەگەڵ هاتنی وەرزی گەرما شاری بانە تووشی قەیرانی کەم ئاوی دەبێت و ئەمەش بۆتە هۆی دروستبوونی کێشەی جددی بۆ دانیشتوانی ئەو شارە. لە تازەترین هەواڵەکاندا هاتووە کە فەرمانداری ئەو شارە بڕیاری دروستکردنی پۆلیسی ئاوی داوە کە چاوەدێری بکەن بەسەر شێوەی بەکاربردنی ئاو لەو شارەدا. وەک شارەزایان باسی دەکەن شاری بانە توانای دابینکردنی ئاوی ئەو شارەی هەیە و ئەوەی کە تا ئێستاش بۆتە هۆی قەیراناوی ئاو لەو شارەدا کەم تەرخەمی بەرپرسانی پەیوەندیدار بەنیسبەت داواکاری و داخوازی دانیشتوانی ئەو شارە و نەبوونی پرۆژەیەکی کارا و شیاو لە پێناو چارەسەرکردنی قەیرانی کەم ئاوی لە شاری بانە.